بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. براني برز خوشويست خوش حالم كلا حلقەیەکی تر لە بەرنامەی توێشی ڕوح بە خزمەتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەو بەرنامەیە بخاتە تەرازوی حەسەناتی هەمولایەکمان و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. برا شیرنەکانی خۆم، هەر لە فقرەی یەکەم کە دەفەرمێ أن يكون العبد بما في أيدي الله أوثق منه بما في يد نفسه، تۆزێ باسمان کرد کە ئەو فقرەی کە گوتمان أن يكون العبد بما في يد الله أوثق منه بما في يد نفسه. ئینسانی ئیماندار دەبێ ئەوەی کە لە لای خوای پەروەردگارە تەبارەک و تەعالە زۆر متمانەی زیاتر پێی هەبێ لەوەی کە لە بەردەستی خۆیەتی. یونسی کوڕی مەیسەڕا ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی جوان دەکا لەو بارەیەوە. دەفەرمێ لەیسە الزەهادەة في الدنيا بتحريم الحلال ولا إضاعة المال. دەڵێ زوهد لە دنیای ئەوە نییە کابرا حەڵال لە خۆی حەرام کە بۆ ماڵی خۆی بە فیڕۆ سەرف کات. دفرمي ولكن الزهادة في الدنيا أن تكون بما في يد الله أوثق منك بما في يدك. وكو فقري كباس ما كرت بلكو إنساني زاهد أويك سيقو متماني زور زور زياتر بي أويك خواي پروردگار تبارك وتعالى بوي آماده كردو بوي داناوا لويك بخوه هيتي. يعني كسي كمثلا بون منشتيشي لبرشي خوي دايا وشتێکیش کە خوای پەروەردگار وعدی پێداوە متمانەی زیاتر بەوەی کە خوا وعدی پێداوە زیاتر بێ لەوەی کە دەبەرچی خۆیدایە. ئەوە پێی دەگوترێت ئینسانی زاهد. خۆی ئینسانی زاهد کەلیمەی زەهادەیان زاهد لەسە هاتووە ئینسان وەکو بڵێ بێنیاز بێ لە هەندێک شتی دنیایە، زۆر تموحی پێیوە نەبێ، زۆر دڵی پێوە گرێ نەدابێتن. خاڵی دووەمی کە گوتمان ئەو سێ خاڵەت ئەگەر تێدا مەوجود بوو ئەوە پێی دەگوترێت ئینسانە زاهدە زە هەر کەسێکی بێتن. دووەمیان أن يكون العبد إذا أصيب بمصيبة في دنياه من ذهاب مال أو ولد أو غير ذلك أرغب في ثواب ذلك مما ذهب منه من الدنيا أن يبقى له. تماشەکە کەسێک خاڵی دووەم دەفەرمێ ئەگەر ئینسان تووشی موسیبەتێکی بوو لە دنیاە، ئینسان تووشی موسیبەتێکی بوو لە دنیاە، لە چی؟ لە زەرەرکردنی مادی، زەرەری کرد، ماڵی لە دەستچوو، یان منداڵی مرد، یان هەر موسیبەتێکی دیکەی بەسەرداهات، دڵی زۆر زۆر خۆشترە بە پاداشتی دوا ڕۆژ. ئەو خەم و خەفەتە ناخوا هەندە لە ئەو موسیبەتەی کە بەسەری داهاتووە ئەوەندەی کە دڵی خۆشە بەچێ بە پاداشتی دوا ڕۆژ. لەبەرۆژ پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینسان ئەگەر تووشی موسیبەتێکی بوو ئەو دوعای بخوێنیتن ئیلا خوای پەروەردگار چاکتری دەداتێ لەوەی کە لە دەستی چووە. اللهم أجرني في مصيبتي وخلوف لي خيرا منها. اللهم أجرني في مصيبتي وخلوف لي خيرا منها. إنا لله وإنا إليه راجعون. إنسان أجر هر مصيبتي جا مصيبتيش هر مصيبتي مردني آقاتان لبي، زررش مصيبته، زررش مصيبته، لدزداني عبادتيش مصيبته آقاتان لبيتن. إنسان بون مون ملتزمة بنويجي جماعة نويجي جماعتي لدزد تسيو دعاي بك. اللهم أجرني في قورترين مصيبة أوية طاعة عبادتي إخوات لدز بسيتر قورترين مصيبة للدنيا بۆچکەوەی دیکە هەمووی قەرەبۆ دەکرێتەوە، بەس ئەوە قەرەبۆ ناکرێتەوە.
و ئەسڵی پاداشت و سزا لەسەر ئەوانەیە. بەڕاستی ئەوەیە کە ئینسان لە دەستی چوە ئەو دوعای بکاتن اللهم ئەجوڕنی فی مصیبە وەخلوف لی خەیڕا منها ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. چەند مهمە ئینسان ئاوا معاملە بکاتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم ئینسان ینی زۆر تالیبی پاداش بێ کە منداڵی دەمرێ کە خێزانی دەمرێ کە برای دەمرێ کە خوشکی دەمرێ کە بابی دەمرێ کە داچی دەمرێ دڵی بە پاداشی دوا ڕۆژ خۆشکاتن و یەقین و سیقەی بەوەی هەبێ کە خوای پەروەردگار ئەگەر سەبرت گرت پاداشتێکی زۆرت دەداتەوە. خاڵی سێیەم دەفەرمێ ئەن یەستەوی عند العەبد مادیح وذامه في الحق. دەڵێ ئینسان لای وەکو یەک بێ کە کابرا لەسەر حەق بوو، لای وەکو یەک بێ کەسێک کە مەدحی دەکایان زەمی دەکاتن گوێ نەداتە خەڵکی، گوێ هەڵ نەخا بزانێت داخۆ خەڵک چ دەڵێ. بەڵام وەکو گوتم لە هەندێک لە دەرسەکانی ڕابردوو تم بەداخەوە ئەمڕۆ فەیسبوک و بەزم و ڕەزم و ئەوانە ئیخلاسیان و خەڵکی نێشتووە. زۆر شت کابرا دەنووسی، زۆر شت دەکا کە بۆ خۆی قەناعەتی پێی نییە. تەماشا دەکا بزانین داخۆ بازاری چ گەرمە، داخۆ خەڵک حەزی لە چییە، داخۆ خەڵک چۆن چەپڵەی بۆ لێ دەدا، داخۆ خەڵک لایشی زیاتری لە چ بۆ دەکاتن. دوو بە دوو قسەی لەگەڵ کە باوەڕی بۆ نییە کە بەخۆ نووسیوەتی و بڵاوی کردوتەوە. لەبەرەوە زۆرمان ئاگا لێ بێ دەفەرمێ ئینسانی زاهید واتاو ئینسانی کە دەستی هەڵگرتووە لە دنیا، دەستی هەڵگرتووە لە مەلەذاتی دنیا، زۆر نەچۆتە ژێرباری ئەو دنیا و ڕاکەڕاکی دنیا و ئینسانێکی حەق گۆیە حەق لەکوێ بوو لەوێن دەرەیە. دەفەرمێ لایوی دەبێ وەکو یەک بێ ئەو کەسەی کە مەدحی دەکات لەسەر حەق بەڕاستی موسڵمانێکی چاک و بەڕاستی بە مەوقیف و بەڕاستی پیاوی لە خۆ بائی نەبێ بەو قسانە. وەوەی کە زەمیشی دەکا کاکە بەخواوی کە تو دەیکەی ناگونجێەوەی تو دەکەی هەڵەیە و ئەتۆ دوو ڕۆژی دیکە لێرە نامینێ و شار بەدەرت دەکەن و هەرچی کە قسەی بێزارکەر و ئیحباتە پێی بڵێتن کابرا لای وەکو یەک بێ. ئەوەی یەکەم و ئەوەی دومی پێ وەکو یەک بێتن، نەبەوەی یەکەم تووشی زێدەڕۆیی بێت و تووشی عوجب بێ، نەبەوەی دووەمیش کابرا دەستی لە کفنی بینی تە دەرێ دەستان بە خۆدا بەردات و بڵێ بەخوانم دەزانی ئاوا لێیە. لەبەرەوەش تەماشەکەن ئینسانی دانەمەزراو خۆشەویستانم، ئینسانی پێنەگەی و ئینسانی کە خوای تەواو نەناسی بێ بە یەک هەڕەشەی لە مەبدەی خۆی تەنازول دەکاتن، بە یەک هەڕەشەی لە مەبدەی خۆی تەنازول دەکاتن. ئینسان دەبێ بۆ خوا ئیشکاتن. لەو دوو شەو پێش ئێستا خەوێکی عەجایبم بینی بە نەفەرێکی کاتی خۆی پلەیەکی بەرزی هەبوو لە ناو جەمعێکی ئیسلامی. تەماشەم کرد لەگە هەندێک خەڵکی بەڕێ کەوتو بوو، ئەو خەڵکانە خەڵکێکی مولتەزیم نەبوون، ئەمی زۆرم پێسەر بوو. ئەویش وەگەڵەوان کرد بوو بە پیچی وانی لێ دەدا و جغارەیەکی دەدمی گرت بوو. وەڵڵاهی زۆرم پێسەیرە چۆن ئەوەندە مستەوا و هەیبەتی خۆت دابەزاندووە. دەخەوێدا چەندی دەم کرد نەدەهاتە عەقڵم. شەوێدی کە تەماشەم کرد قسەیەکی کرده بوو باوی ئەحزابی ئیسلامی ئەوانە نەماوە، تم بە حەقی قورئانە و بەزمەیە. جابراک مەقالەیەکی لەسەر نووسی بوو، تەلەفۆنم بۆ کرد، تم بەو خوای ئەوەی کە تو نووسیوتەوە ئەوەی کە ئەو پیاوە گوتوێتیە من دوو شەو پێش ئێستانە کە شتێکی ئەوم پێوە بی نەمدەزانی تعبیرەکەی تۆ تعبیرەکەیەتی. ئینسان نابێ بۆ خەڵکی ئیشکات. ئەمە لە بابەتەکەی لەوانەیە بچینە دەر، بەڵام من هەو قسەیە دەکەم لە ناو خەڵکی موسڵمان لە هەموو خەڵکێکی ئەولاتر کە جەمعی هەبێ و کە کیانی هەبێ خەڵکی ئیسلامیە بۆ جێڕانەوەی ئەو خەڵکەی بۆ سەر شەریعەتی خوا، بۆ زیندووکردنەوەی پەیامی خوا، بۆ بڵاوکردنەوەی ئەخلاق و ڕەوشتی جوانی ئیسلام، بۆ سەقڵکردنی عەقیدە و بیر و بۆچوونی خەڵک. وەکو کوردەواری خۆمان دەڵێ نابێ ماڵ لە ماخۆی حەرام بێتن. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆم ئینسان
کاتێک کە ئەو دووشتانی پێوەکو یەک بوون واز لە ئەمر بە چاکە و نەهی لە خەرابەی نانێ و ئینسانە لەسەر ڕێگای خۆی بەردەوام دەبێ. تەماشەشکەن ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ لەسەرەوەی کە خەڵقی قورئان خۆ عالمی زۆر لەوانەیە بە مستەواتریش لەوی بە جددیتم هاو قسەیە لەوانەیە علمی زۆرتریان پێ بوو بێ لە ئیمامی ئەحمەد هەندێکیان لە هەندێک بوارانیاندا بەڵام تەحەمولی ئەو شەق و کێبڵ و تەعزیبە و سزنەیان نەکرد گوتیان قورئان مەخلووقە بەریاندان بەڵام چێ ناویان دەزانی ئێستانەکە چێ دەیان ناسی کەس مەگەر ئەگەر لە بۆ بێ ورەیی و وەرەدا ڕووخان نمونەیان پێ بێتەوە ئەویش هەموو کەس نایان ناسیتن. بەڵام پیاوێک وەکو ئیمامی ئەحمەد کاتێکە لەسەر مەوقیفی خۆی موسیر دەبێ با خەلیفەی موسڵمانانیش پێی ناخۆش بێت با خەلیفەی موسڵمانانیش پێی ناخۆش بێت با کۆمەڵە عالمێکیش قید بێتەوە لە بەرجی علمدا ڕوبەڕووی بێتەوە بەڵام مادام لەسەر حەقە گوێ ناداتێ خەڵک لۆمەی دەکا سزنی دەکا لێی دەدا چونکە بەشێکی زۆری عولەما دەفەرمون بەو لێدانەی ئیمامی ئەحمەد وفاتی کرد. شەیخ الئیسلام ابن تەیمیە چەند جار لەسەر فتوای حەق دەژۆرێ کراوە بەڵام مووقیفەکەی هەر وەکو خۆی بووە خۆ لۆ هەندەی نەکردووە خەڵک ئەزیەتی نەدا لۆ هەندەی نەکردووە دەسەڵاتداری مسلمانان دەژۆرەی نەکەن قسەیەکی حەقە دەبێ بیکاتن مووقیفێکی حەقە دەبێ بینوێنیتن ئەوجا گاڵتەجاڕی و پێڕاباردن و زەم و ئەوەی ئەهلی کوفر و نیفاقیش کەبرە نابی گوێ پێ بداتن. هەر کەسێک برا بە ڕێزەکانی خۆم ئەو سێ خاڵەی تێدا مەوجود بوو ئەوە بەڕاستی بە ئینسانی زاهید لە قەڵەم دەدرێ و بە ئینسانی زاهید ئەژمار دەکرێ و ئیبراهیمی کوڕی ئەدهەم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەو کەسە زاهیدە کە سێ خاڵی تێدا مەوجود بن یان زوهدی کردوتە سێ خاڵ یەکەمیان فەرزە دووەمیان فەضلە سێمیان سەلامەتە. فەرزەکە چییە؟ ئینسان واز لە حەرام بێنێت. فەرزەکە چییە؟ ئینسان واز لە حەرام بێنێتن و حەلالەکە چییە؟ یعنی فەضلەکە چییە؟ ئینسان واز لە حەڵال بینیتن بەشێکی حەڵالەکان لەسەر خۆی قەدەغە دەکاتن وەکو ئیمامی عومەر ڕەحمەتی خوای لێبێ لە عامی مەجاعە ئەو ساڵەی کە برسێتی بوو پێی دەخورا بۆشیان دەهێنا بەڵام وعدی دا هەتاوەکو موسڵمانان هەمووی تێر نەبن ئەویش خواردنی خۆش نەخواتن خۆی دەسەڵاتداری موسڵمانان و دەسەڵاتداریش بە عموم دەبێ ئاوا بێ لەگەڵ ڕەعیەتی خۆی ناکرێ ئەو لە کەوکەبێکی بژێویش لە کەوکەبێکی دیکە بژن ناکرێ ئەو لە ژیانیدا نەخۆی نەماڵ و منداڵی هیچ نەقسێکیان نێتەڕێ خەڵکیش هەمووی لە برسان واوەیلا و فیغانی بێتن وەکو ئەمڕۆ کە دەیبینین خەڵک هەر ڕۆژەی قەیرانێکی بۆ دروست دەکرێ دەسەڵاتیشەوە بۆ خۆی لە قیمەی ڕەفاهیەت و خۆشی خۆشگوزەرانیدا دەژێتن. بەڵام کچەکانی عومەری کوڕی عەبدولعەزیز زا لێرانە پێم خۆش ئیشارەی پێ بکەم دەڵێن بە ئیمامی ئەحمەد ئەگە بە هەڵەدا نەچوو مێچێکە لەو عالمە گەورانەیە پێی دەفەرمون یا زاهید ئەی زاهید دەڵێ بەمە مەڵێ زاهید وەڵا ئێمە کەسمان زاهید نین ئەدی گوتیان گوتی بە عومەری کوڕی عەبدولعەزیز بڵێن زاهید ئەو زاهیدە بۆ چونکە زاهید ئەو کەسەیە کە هەموو دنیا بە دوایدا ڕابکاتن ئەو تالیبی نەبێتن بەس ئەمە هیچمان نییە هەتا وارێ بڵێ من زاهیدم لە چ زاهیدیەت و کاکە
ئەم من لە چ زاهیدم چت هەیە هیچمان نییە ئەو کەسە زاهیدە کە هەیەی بەڵام ئاوڕی لێ ناداتەوە کە عومەری کوڕی عەبدولعەزیز زاهیدە خەلیفەی موسڵمانان بوو چ یەکەم کەس لەگەڵ خێزانی خۆی دەستی پێکرد فەرمووی فاتیمە ئەو زێڕوزیوە چکە تاکە ئافرەتێکە لە مێژوودا کە دوو برای خەلیفە بوو بن کە بابی خەلیفە بوو بێ کە مێردیشی خەلیفە بوو بێتن زێڕوزیوی زۆریان پێدا بوو پێشیوی بە هەدیە تی فاتیمە ئەوە هەموو هی موسڵمانانە بەخوا بەتویان داوە ئەتۆ ئیستحقاقی هەموو زێڕوزیوەینی جای ئێستاشکەم بوویمە خەلیفە پێش قسەم نەدەکرد چکە من خوای گەورە محاسەبەی نەدەکردم بەڵام ئێستا کە بوویمە خەلیفە خوای گەورە محاسەبەم دەکا لەسەرەوەی بێدەنگ بوو وەرە المابەینی من و ئەو زێڕوزیوە ئێتۆ مخەیر بە زێڕوزیوی دەی مبارەکت بێ هەڕوو ماڵی بابی خۆ دانیش ئەمیشت دەوێم ئەو زێڕوزیوەی باوە بەیتولمالی موسڵمانان تی بەخوا هەموو دنیا بە تۆ ناگۆڕمەوە ستا لەگەڵ ڕێزم بۆ خوشکانی ئەو ڕۆمان خۆ پیاوەکانیشمان ئەو پیاوانی نە پیاومان ئەو پیاوانە نە ژنیشمان ئەو ژنەنە نە پیاوە و تەکلیفەی ڕۆ لە خێزانەکەی دەکاگە پیاوی ئەو ڕۆ ئەڵێ بڕۆ هێشتا بینە لێی وەرگرا ڕاکێشە خەزایە ژنیش ئەگەوەی بڵێ ئەڵێ چی ئەو هەموو ئەو بازنە ئەوانە بمونە وەڵات مسلمانانەکەی لە ماڵی باوی خۆ بخۆ مەسم لە ماڵی باوی خۆدا دەنیش زێڕەکەی هاویشتۆ بەیتولمالی موسڵمانان ڕۆژی جەژن کچەکانی دێن وەکو بڵێ بێتاقەتیەک دەڵێن بابە سبێنێکە جەژنە هیچمان نێدەبەریکەین کچی خەلیفەی موسڵمانان ئەویش دەڵێ کچم دەڵێ جەژن بۆ ئەوەی نییە کە کابرا جلو بەرجی نوێ و ڕازاوە دەبکات جەژن بۆ کەسێک کە سەرپێچی ئەم فەرمانەکانی خوای نەکرد بێت ئەوە جەژنە ئاوای پەروەردەی کردوون جا لەبەرەوە زوهد خاڵی دووەم کە دەڵێ فەضلەکە چییە فەضل یانی زیادە ئەها گوتمان چییە یان فەرزە یان فەضلە یان سەلامەتە گوتمان فەرزەکە دەست هەڵگرتنە لە حەرام فەضلەکە زیادەکە چییە وازهێنانە لە بەشێک لە حەڵاڵەکان جا بە هەر هۆکارێکی هەبێتن بەڵام بە شەرتێک ئەو حەڵاڵانە حەرام نەکەی لە بابی ئەوی نابڵێ وەڵا حەرامن نا حەڵاڵن بەڵام بەخوا من بەلایەندا ناچم پێم خۆشە محاسبەی نەفسی خۆم دەکەم نامێ بە دوای کەوێتن دەنا حەڵاڵ وەکوها ئەو عالمە فەرمووی زۆت ئەوە نییە کە حەڵاڵی حەرامکەی یان ماڵت بە فیڕۆ بدەی برا شیرنەکانی خۆ ماڵ و منداڵت لە هەموو کەس ئەولاترە تەمەتوع بکە بەو سەرەت و سامانەی کە هەتە لەبەرۆژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگای نەداوە بە یەکێک لە ئەسحاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر کە زۆر دەوڵەمەند بووە کچێکی هەبووە هەموو ماڵەکەی خۆی فەرمووی پێغەمبەری خوا دەکەمە خێر و سەدەقە فەرمووی مەیکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی دەفەرمێ نیوەی ماڵم دەڵێ مەیکە بۆ ئەی پێغەمبەری خوا دەفەرمێ کچەکەت بە دەوڵەمەندی بەجێبێڵی لە دوای خۆ باشترە نەک دەستی لە خەڵکی پان کاتەوە زاهیدیش بوون ئەوانە لە دنیا فەرمووی سەیەکی ماڵەکەم فەرمووی الثلث والثلث كثير قەیدی ناکە بەڵام بەخوا هێشتاش هەر زۆرە لەبەر هەندێک ئەسحاب لە دوای مردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەسیەتیان لە سەیەکی ماڵیشیان نەدەکرد یان چارێک یان پێنجێکیان دەکردە وەسیەت لەبەرەوە دەفەرمێ الثلث والثلث كثير ئەو جا برا شیرنەکانی خۆم ئەوەی سێمیان ئینسان لە شوبهات کە سەلامەتە خۆ لە شوبهات بپارێزیت ئەو شتانەی کە یەکلا نەکراونەوە حەڵاڵن یان حەرامن ئەو پێی دەگوترێت شوبهات لەبەرۆژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات دەفەرمێ ومن وقع في الشبهات وقع في الحرام مەبەستی پێوەنی هەر یەک شوبهەت کرد تووشی حەرام بووی نە مەبەستی پێ ئەوەیە ئەو کەسەی کە احتیراز ناکە ئەو کەسەی کە خۆ ناپارێزی ئەو کەسەی کە دەڵێ کاکە مادام شوبهەیە هەر بەلای حەڵاڵیدا هەمان دەون بۆ هەیە یەکێک لەو شوبهانە چ بێتن حەرام بێت بۆ هەیە یەکێک لەو شوبهانە چ بێ حەرام بێت ئاگامان لەو شتانە هەبێتن خوای گەورە تەبارەک وتەعالە عاقبەتمان خێر بکاتن و دنیا و قیامەتمان تەبارەک وتەعالە باش بکات چاک بکە ئەو جا برا بەڕێزەکانی خۆم لە دەرسی داهاتوەکو گوتمان ئەو بابێتی هەستیارە دێنە سەر پلەکانی زوهد
زهد سن بلي هنا دين السري إن شاء الله أوجا بحول قوة إخوة خواي پروردگار تبارك وتعالى عاقبت ما خير كاتم بردوام دبين لسر أو درسانا تا دين سر زرركاني دنيا كإنسان آقاي لنبيت زرر زيانك بإنسان دقينيتن وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.